لەبارەی ئەم هەنگاوە نوێی سونەکانەوە بۆ دانیشاندنی کەسێک لە سەرم کورسیە کە سەرۆکی پەرلەمانی عێراقا گفتوگۆ دەکەم بەڕێز حەمدی فەرەج شرۆڤەکاری سیاسی لە ئەنبارەوە میوانی ئێمەیە. بەڕێز حەمدی زۆر بەخێر بێت بۆ کوردستان 24 پێتان وایە لەو نزیکانە پۆستی سەرۆکی پەرلەمان یەکلایی دەکرێتەوە؟ بسم الله الرحمن الرحيم. أنا خواهی بخشندەی مهرەبان ناکرێت پۆستی سەرۆکی پەرلەمان لەم چەند ڕۆژەیە خود لە چەند مانگی داهاتوودا یەکلایی بکرێتەوە. ئەمەش لەبەر هۆکارێکی زۆر سادەیە چونکە بڕیارەکانی دادگای باڵای فیدرالی شکێنراون و دوور لە عەزم و سیادە کارکراوە و ئەمان لە پرۆسەکە دوور خەراونەتەوە بۆیە ناکرێت پۆستەکە بەم زوانەیە یەکلایی بکرێتەوە. پێم وایە بە بەتاڵی دەمێنێتەوە لەلایەن موحسین مندەلاوی ئیدارە دەکرێت. بەڵام ئێستا چەند فراکسیۆنێک لە نێوان سونەکان خۆیان کۆبوونەتەوە 55 ئەندام پەرلەمانن. ئایا ئەوان ناتوانن بربژێری خۆیان سەر بخەن؟ یعنی زۆرینەی سونەکانن. پێم وانییە بتوان کارێکی لەم شێوەیە بکەن چونکە بڕیارێکی ئەنجومەنی یاخود دادگای باڵای فیدرالی هەیە لە بەرامبەر ئەنجومەنی نوێنەران و مافی دووبارە بربژێرکردنەوە نییە و ئەو پارتانەی لەگەڵ تەقەدوم هاوپەیمانێتێکیان پێکەنەوە یەک کاندیدیان هەیە ئەو کاندیدیەش بەڕێز جەنابیە و دادگای فیدرالی تا ئێستا دەرگای خۆبربژێرکردنی نەکردوێتەوە بۆ بەڕێز زیاد جەنابی تا ببێتە بربژێر و لە پەرلەمان دەنگی پێ بدرێت. بۆیە وەکو گوتم پۆستەکە بە بەتاڵی دەمێنێتەوە تا خولی داهاتوو. بەڵام لە کۆبوونەوەکەی چوارچێوەی هاواهەنگی ئەوە هاتبوو کە وەکو پێشنیارێک بۆ لایەنە سونەکان دەکرێت عەزمیش بربژێری هەبێ و تەقەدومیش بربژێری هەبێ. ئێستا هەم تەقەدوم و سیادە بربژێریان هەیە هەم یا با بڵێن عەزم و سیادەت بربژێریان هەیە و هەم تەقەدوم و لایەنەکانی دیکە هاوپەیمانەکانی. یعنی ئەمە ناکرێت ببرێتە پەرلەمان و لەوێ یەکلایی بکرێتەوە؟ بابەتەکە بەم شێوەیە پۆستەکە کاتێک یەکلایی دەکرێتەوە ئەگەر بەڕێز سالم عیساوی دووبارە دەنگی پێ بدرێتەوە چونکە هەموو ئەو بربژێرانەی باز دەکرێن و دەگوتێت دەنگیان پێدەدێت تەنیا مەشهود محمود بەشادانی و سالم عیساویە. بەڵام سالم عیساوی نەچۆتە نێو پارتی سیادەوە بەڵکو بربژێرێکی سربەخۆیە. بەڕێز محمود بەشادانی بربژێری پارتەکانە بۆیە دەکرێت خولەکە لە بەرژەوەندی سالم عیساوی یەکلایی بکرێتەوە. ئەمە تەنیا زۆڵێکی پارتەکانە هیچی دیکە نییە. بۆچی پێت وایە کە دەبێت سالم عیساوی ببێتە سەرۆکی پەرلەمانی عێراق؟ ئەمە چۆن دەکرێت؟ وەکو دەزان بەڕێز سالم عیساوی پیاوێکی شارەزایە، پیاوێکی پیشەیە لە ئاستێکی بەرزدایە و لە توانایەکی بەرزی هەیە و هەموو لایەنەکان لێ رازین سونە و شیعەکان بەیەکەوە. بەڵام ئەوەی لە کۆبوونەوەی پەرلەمانی عێراق ڕوویدا لە تووڕەبوون و هێرشکردنە سەر یەکسەری دانیشتنەکەی لەوە دوور خستەوە کە خولی دووەمی دەنگدان ئەنجام بدرێت. بۆیە پێم وایە پۆستی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران ئەگەر بێت و ڕێککەوتنێک لەگەر چوارچێوەی هەماهەنگی بکرێت بەوەی کە کۆبوونەوەیەکی کراوە هەبێت بۆ کاندە سەربەخۆ و پارتەکان ئەو براوە دەبێت. ئێستا تۆپەکە لە ساحەی سونەکانە یاخود پێویستیان بە ڕێککەوتنە لەگەڵ چوارچێوەی هاواهەنگی؟ وەکو دەزان بەداخەوە ئەم قسەیەش دەکەم هەموو لایەکشەم شتە دەزانن کە سیاسیە سونەکان هەمویان بە دوای پلە و پۆست و سەرکردایەتیەوەن. ئەمە بووەتە هۆکاری ئەوەی کە ناوچەکانی ڕۆژاوای عێراق کە ئێستا لە هەوڵی ئەوەدان هەرێمێکی سونی بۆ خۆیان بنیاد بنێن پاشەکشە بکەن. تەنانەت زۆرێک لە ڕۆڵەکانی ئەنبار و پارێزگاکانی دیکە بانگەشەی دروستبوونی پارێزگایەک دەکەن چونکە سونەکان داواکاریەکانیان جێبەجێ ناکرێت و ئەوەی حکومەتشی لەسەر پێکێنراوە تا ئێستا جێبەجێ نەکراوە. ئەوەی پێویستە بە مافی سونەکان وەکو دۆسیە بێسەر و شوێنان و ڕفێنراوان و لێبوردنی گشتی و دووبارە نۆژەنکردنەوەی ناوچە خاپورکراوەکان. بەڵام سەرکردە سونەکان ئەم مافانەوە ناگرێت. بەستەوەیە سونەکان ئێستا ئەوەندەی خەریکی بەدەستێنانی پلە و پۆستن بۆ خۆیان ناوچەکانی خۆیان بیر چۆتەوە و خزمەتگوزاریان پێناگەێنن.
بەڵێ تەنیا دەستیان بەمانەوە گرتووە بە دڵنیاییەوە ئەمان زیان پلۆپۆستە و هەر یەکەیان بە دوای بەرژەوەندی تاکە کەسی خۆیدایە و سونەکانیان بەلاوە گرنگ نییە ناوچەکانی ڕۆژاوای عراقیان بەلاوە گرنگ نییە کە لە چ بارودۆخێکی سەختدا بوون بە ڕاشکاوی دەگرم ناوچەکانمە فڕێنراون. زۆر سپاس دەکەم بەڕێز حەمدی فەرەج شرۆڤەکاری سیاسی لە ئەنبارەوە لەگەڵم بووی دەستخۆش.